سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەیان هاوڵاتی وەندامی هۆزی لیفتاهوری جوولەکەیان دەستگیر کردووە و ڕێگریان لێکردوون بچنە ئێران. چەند سەرچاوەیەکی هەواڵی قەوارە ئیسرائیل و ئاژانسی هەواڵی تەلەگرافی بەریتانی ئاشکرایان کرد ژمارەیەک ئەندامی هۆزی لیفتاهور چوونەتە هەرێمی کوردستان تا لەوێەوە بچنە وڵاتی ئێران و لەوێ نیشتەجێ بن. بەڵام لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە ڕێگریان لێکراوە و دەستگیر کراون و ڕەوانەی تورکیا و لەوێشەوە بۆ ڕۆمانیان نێردراون. بە پێی زانیاری ئەو سەرچاوانە ئەو هاوڵاتیە جوولەکانی سەر بەو هۆزە کە 50 تا 60 کەس دەبوون لە وڵاتی گواتیمالای ئەمریکای ناوەڕاستەوە هاتوون. بەڵام بەهۆی ئەوەی نێوەڕاستی مانگی ڕابردوو قەوارەی ئیسرائیل ڕایگەاند پەیوەندی لەگەڵ چەند وڵاتێک کردووە تا ڕێ لە ئەندامانی سەر بەو هۆزە بگرن بچنە ئێران. بەو هۆیەوە مانگی ڕابردوو لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەستگیر کراون و ڕێی گەشتکردن بۆ ئێرانیان پێنەدراوە. لەوبارەیەوە سەفیندزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاتی کردەوە ڕێگریان لە چوونی ئەو هاوڵاتیە جوولەکانە بۆ ئێران کردبێت یان دەستگیریان کردبن. لە لێدوانێکدا بۆ ماڵپەڕی حوڕەی ئەمریکی سەفیندزەی ڕایگەاند ئەو گروپە جوولەکەیە بەڕێی ئاسمانی لە تورکیاوە هاتوون و لانی کەم هەفتەیەک لە هەرێمی کوردستان ماونەتەوە و بە هەمان ڕێو بەویستی خۆیان بۆ ئەستەمبوڵ گەڕاونەتەوە. بە پێی قسەی بەرپرسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان نازانن هۆکاری هاتنی ئەو گروپە جوولەکەی بۆ هەرێمی کوردستان چییە؟ ئایا ویستویانە بچنە ئێران یان هەر وڵاتێکی دیکە؟ لیفتاهور بە کوردیەکەی مانای دڵی پاک دەگەێنێت. هۆزێکی ئەرسەدۆکسی دیندار و پابەندی بنەما و سروتاینەکانی جوولەکەن. ژمارەیان سەدان کەس دەبێت لە هەشتاکانی سەدەی ڕابردووە لە شاری قودس و لەسەر دەستی هاخامێک دروست بووە و دژ بە قەوارەی زایۆنیە. بەشێکیان لە گواتیمالا و ئەوانی دیکەیان لە ئەمریکا دەژین. لە چەند ڕۆژی ڕابردووشدا هەواڵێکی دیکە بڵاو بووە کە گروپێک لەو هۆزە بەنیازی مانە و نیشتەجێبوون ڕوویان لە ئێران کردووە. بەڵام ناحلمان هێڵبرانز سەرۆکی هۆزەکە بەهۆی ئەوەی لە شاری نیویۆرکی ئەمریکا بە تۆمەتی ڕەفاندنی منداڵ دادگایی دەکرێت هێشتا لە گواتیمالایە و نەیتوانیوە لەگەڵ هۆزەکەیدا گەشت بکات.